عزیزانی یەنارتی سڵاوتان لەبێ لە پاش تونەز میسر دووەم وڵات بوو کە بەهاری عەرەبی گرتیەوە لە 25 یەنایری 2011 هاوڵاتیانی وڵاتە دژی دەسەڵاتی 30 ساڵەی حوسنی موبارەک خۆپیشاندانیان ئەنجامدا و دوجار دەستی لە کار کێشایەوە. ئێستای میسری پاش حوسنی موبارەک و ئێستای ئیخوان مسلمین خەونی خۆپیشاندەران دەکاتە واقع. لە چاوپێکەوتنی ئەم جارەدا قسە لەسەر بارودۆخی ئێستای وڵاتی میسر و بەڕێوەچوونی هەڵبژاردنەکان و ناڕزایی ئێستای شەقامی میسری دەکەین بە میوانداری مەلایەسین نوێنەری یەکێتی نیشتیمانی کوردستان لە قاهیرە. کاک مەلایەسین زۆر بەخێربێیت. زۆر سپاستان دەکەم. کاک مەلا سەرەتا بۆ دەست پێ یەکەم خەونی خۆپیشاندەران لە پاش میسری پاش حوسنی موبارەک ئەو خەونە دەبێتە واقع. بەڵێ منەمەوێ وا دەست پێ بکەم کە دیارە هەمومان نەزانین کە خۆپیشاندەران بە واتاکەی جەنابەت یا من بڵێم شۆڕژگێڕەکان سەرەتای دروستبوونی ئەو شۆڕشەی مەسر پێک نەهاتبوو لە تەیارە ئیسلامەکان و پێک نەهاتبوو لە حیزبە تەقلیدی معارەزەکانی مەسر، بەڵکو پێک هاتبوو لە کۆمەڵێک لە گروپێکی چست و چالاک لە لاوانی مەسر کە بێبەش بوون لە هەموو شتێک بێ گەندەڵی و بێکەڵچی و خراپی و مۆنۆپۆلکاری مڵک و ماڵی دەوڵەتی وڵات نظامەکەی موبارەکیان زۆر چاگەبینی لە ڕێگەی تویتەر، لە ڕێگەی فەیسبوک، لە ڕێگەی ئەوەی کە پێڵێن تەواصل ئیجتیماعی توانیان بێک بگەن و دەنگ یەک خەن و دەست یەک خەن و بیر و بڕوایەک خەن بۆ ئەوەی ئەو شۆڕشە بکەن. دیارە دوای چەند ڕۆژێک لە شۆڕشەکە ڕێکخراوێکی تۆکمە و تونند و تۆڵی وەکو ئیخوان مسلمین بەشداری کرد و کە بەشداریشی کرد بە بەشداری بە هێزێکی گەورە و بە تونند و تۆڵی و بە تۆکمە و سفتی بەشداری کرد. ئەمە وای کرد من پێم وایە بەداخەوە ئێڵێم تا ئەمڕۆ خەون و ئاواتی شۆڕژگێڕەکان یان لاوان یان خۆپیشاندەران وەکو جەنابەت باست کرد نەهاتوەتە دی، بەڵکو ئێستا ململانێکە زۆر توندە بە تایبەت ئەمڕۆ دوێنەیەکە من لە خزمەت جەنابەت دانیشتوم لە بینی من ئاوای ناوەنێم لە بینی تەنزیمی ئیخوان و لە بینی نظامی کۆنا. یعنی کەواتە چییە کە نەیهێشتووە ئەو خەونی خۆپیشاندەران هەیەم بوو لە پێش ڕۆخاندنی دەسەڵاتەکەی حوسنی موبارەک چییە وا دەکات ئەم خەونە نەبێتە واقع؟ ئیخوان مسلمینە؟ ئەمە پرسیارێکی جوانە. نەخێر کۆمەڵێک هۆ هەیە کە نەیهێشت خەونی شۆڕژگێڕەکان بێتە دی. یەک لە پرسیارەکان ئەوەیە شۆڕژگێڕەکان یان خۆپیشاندەران ئوسلوبی خۆپیشاندان و شۆڕشیان زۆر چست و چالاک و چاک بۆ لابردنی ڕژێم، بەڵام ئوسلوبی سیاسی تەنزیمی بەشداریکردنی انتخابات سەرکردەیەکی موحد بتوانێت هەمیان یەکخا ئەمانەیان نەبوو بەداخەوە ئەمە بوو بەهۆی ئەوەی کە ئەتوانین بڵێن نەیانتوانی بگەنە قۆناغێکی باش وەکو پێویستەکە لە ڕووی سیاسیەوە، یعنی مەکسەبی سیاسیان لە دوای شۆڕشەکەیان هیچ بەدەست نهێنا. ئەمە یەکێک لە هۆکارەکان. هۆکاری دووهەم بەهێزی و تونند و تۆڵی و سفتی ڕێکخراوی ئیخوان مسلمین، تەنزیمی ئیخوان مسلمین کە خۆتەزانی تەنزیمی ئیخوان مسلمین 80 ساڵە لە معارزەیە لە خۆڕێخستنە خەباتی ژێرزەمینیە کە خاوەنی چەندین پسپۆرە لە بواری تەنزیمە، خاوەنی چەندین پسپۆرە لە بواری سیاست و حیزبایەتیە، چەندین جار دوور خراونەتەوە لێ دراون سەجن کراون هاتوونە پەرلەمان بەشداری دنیایان کردووە. 80 ساڵ عمرێ تێو ڕێکخراوە، بێگومان ئەمان چست و چالاکتر و سفترن لە کاری سیاسی و ڕێکخراوەی. ئەمە دوو. سێ و هەروها حیزبی وەتەنی کۆن ئەوەی کە پێڵێن لە خۆیان مستەلەحی فلولیان بۆ داناوە، فلولی نظامی پێشوو زۆر چالاکن، زۆر ئیش بە باشیەکەن. نمونەشمان ئەو هەموو دەنگەیەکە کۆکرایەوە بۆ فەریق ئەحمەد شەفیق کە ئەمە جگە لە سۆفیەکان، جگە لە مەسیحەکان، جگە لە ئەوانەی کە لە نەبوونی ئەمن و ئەمان و ئابوووریەکی استقرار دەنگیاندا بە ئەحمەد شەفیق، زۆربەی حیزبی وەتەنی کۆنیش فلولی نظامی پێشوو ئەوانش دەنگیاندایە. ئەم سێ هۆیە بۆ بەهۆی ئەوەی کە بەداخەوەیڵێم ئومێد و خەوی خۆپیشاندەران و شۆڕژگێڕەکانی مەسر تا ئێستا بەبا بۆ نەگەیشتوێتە قۆناغی خۆی، بەڵام بێگومان بە و من ئومێدم وایە لە انتخاباتی داهاتووی ئەنجومەنی گەل ئەوەی پێڵ ئەنجومەنی گەل مەجلیسی شەعب چونکە مەجلیسی شەعب 3 ڕۆژ پێش ئێستا لەلایەن محکەمەی دەستوری باڵاو هەڵوەشێنرایەوە. من پێم وایە چالاکانەتر ئەم جارە شۆڕژگێڕەکان دێنە مەیدان و موقع و مەقعدێکی زۆریانە بێ لە پەرلەمان. بەڵێ هەمیشە دەبینین بەشێک لە وڵاتیانی میسر لەسەر شەقامن و خۆپیشاندان دەکەن و ناڕەزایەتیان هەیە. دەکرێت بزانین ناڕەزایەتەکانی ئێستای شەقامی میسری چییە؟ بێگومان ئەوەلان هەندێک لەو ناڕزایانەی کە هەیە هەندێکی ڕاستیت پێ بڵێم بێسەر و بەرە، هەندێک داوایەک قابلی جێبەجێکردن نییە.
هەندێک داوایە کە هەر معقولیەتی تیانە بەڵام هەندێکی شەیە زۆر مهمە هەندێکی شەیە زۆر گرنگە هەندێکی شەیە ئەهدافە گرنگ و سەرچەکانی شۆڕشی 25 یەنایری مەسریە لەبەرەوە ئەمە هەمووی تێکەڵ بۆ بەیەک و هەروەها ئەم جارش بەداخەوە ئێڵێم شۆڕژێڕەکان و خۆپیشاندەران کۆمەڵێک سەرکردەی محەنەک و سیاسی و لێزان و بە ئەزممویان نییە تا بتوانێت بەو ئاقارەیانە بەرێ کە خەڵک لیان ڕازی بێ بەرەبەرە توانین بەداخەوە ئێڵێم بەرەبەرە مەیدانی تەحریر و خۆپیشاندان لە مەیدانی تەحریر دمچاوێکی زۆر جوانی نەماوە ئێستا لەوێ بۆ لەبەرەوەی جاری وهەیە داواکانیان زۆر تند و نابەجەیە جاری وهەیە تەسەڵف و کردارەکانیان زۆر تند و نابەجێ و هەروەها بۆتە هۆی ئەوەی کە دوای ئەمە مانگی شەشە لە مانگی یازوو عنی حەڤە مانگە شۆڕش دەستی پێکردووە لە مەسرا لە ماوەی حەڤە مانگە نە شۆڕژگێڕەکان و نەمەجلیسی شەعبەکەی کە زۆرینەی ئیخوان و سەلفیەکان بوو جاری پێشوو نەیانتوانی بەقەت مسقالە زەڕەیەک وڵات بەرەو پێش بەرن ئەمن و ئەمان بۆ خەڵک دابینکەن ئاسایش بۆ خەڵک بێنە پێشەوە ئابووری چاک بکەن ئیشێک زیاد بکەن بێکاری هەژاری بەدبەختی نەداری ئەمە لە مەسرا گەیشتوتە ئەژنۆی خەڵق لەبەرەوە بۆچی ناڕزایەتەکانی شەقامی میسری بە ناجۆر یاخود وا وەسف دەکرێت کە ناڕەوان من پێم وایە پرسیارەکە ئەوە ناکرێت من پێم وایە بنەوەیشتر ئێمە ئەبێ لێکی بدەینەوە ئایا شۆڕش گەیشتە ئامانجەکانی خۆی یان نیان هێشت ئەمە مۆزوعەکەی کەواتە چێ نەهێشت ئێستا ئەوەت بۆ ڕوونەکەمەوە دیارە کۆمەڵێک خاوەن بڕیار یا دەستەن دەرکار لە مەسرا کە پێک هاتبوو لە پەرلەمانی نوێکەدا کە هەڵبژێرا کە پەرلەمانێکی زۆرینە ئیسلامی و سەلەفی بوو و ئەو هەڵە کوشندە گەورانەی کە ئەنجومەنی باڵی هێزە چەکدارەکان لە بەڕێوەبردننی وڵاتە کردی ئەمە هۆکاری ئەوە بوو کە شۆڕش هیچی نەکردووە ئێستا لە نقطەی سفرایە یعنی ڕاستە ئەمڕۆ سبێنێ معلومە بێ چێ سەرۆک کۆمارە بەڵام سەرۆک کۆمارێکی بێ دەستور سەرۆک کۆمارێکی بێ پەرلەمان سەرۆک کۆمارێکی دەسەڵات سنووردار کراوە یعنی ئەم سەرۆک کۆمارە پێم وانە شتێکی پێ بکرێ دەسەڵات ئێستا مشکلەکە چییە یعنی مشکلەکە لەوانە گەورەترە کە هەروە بە سەرپێی بتوانین جوابی ئەو پرسیاری جەنابەتمان بۆ مشکلەکە ئەبێ بەم شێوە خوارە باسی بکرێن ئێستا لە مەسر سێ دەسەڵات هەیە هەریەکە شەرعێتێکی هەیە کەسی نەمل بۆ ئەوی ترەدا نەحساب بۆ ئەوی ترەکە نەکەسیشی هەنگاوێکە چێتە پێشەوە بە مەبەستی ئاودانکردنەوە یا گەشە پێکردنی وڵات سێ دەسەڵاتەکە ئەمانی خوارەوەن یەکەم ئەنجومەنی باڵای هێزە چەکدارەکان پێی وایە شەرعێتی خۆی لە دوای تەنەحی موبارەک لە ئەو ئیعلانە دەستوریە وەرگرتووە کە لە 19 2011 ئیستیفتای لەسەر کراوە 61 بۆ 62 گەلی مصر دەنگی لەسەردا ئۆکەیدایە ئەمە پێی وایە شەرعێتی هەموو شتێکی دەسەڵاتی کولی وڵاتی بەدەستەوەی ئیخوانەکان و تەیاری ئیسلامی پێیان وایە ئەوان شەرعێتی سەرسەندوق و شەرعێتی دیموکراتی و شەرعێتی پەرلەمانیان هەیە کەواتە ئەوانی حساب بۆ مەجلی عسکەری بە باشی ناکەن و ئێستا سڕعەکە لە بینیانە زۆر توندە سێ شۆڕژێڕەکان ئەوان پێیان وایە شەرعێتی مەیدان و شەرعێتی شۆڕشیان هەیە ئەمە وای کردووە مشکلەیەکی گەورە لە مەسرا دروست بێ کەس حساب بۆ کەس نەکا ئەنجا لەمە مهمتر ئەوەیە ئێمە پرسیارێکی دێتە پێشەوە ئایا شۆڕشەکەی مەسر بە ئیتیجاه و ئاقاری شەرعانەکردنی شۆڕژگێڕانە ڕۆیوە یا شەرعانەکردنی قانون یعنی ئەگەر تۆ مەلا حەزە بکەی با لە شۆڕشی ئەوەی اتحاد سۆڤێتی ساڵی 1970 دەست پێ بکەین ئەم شۆڕشە و هەروها شۆڕشەکەی ئێمە و هەروها شۆڕشەکەی کە ناوراش ئینقلابەکەی عەبدولکەریم و ئینقلابەکەی جەمال عەبدولناسر و ئەمانە لە دوای شۆڕش شتێکی تریان هێنایە پێشەوە پیانەوت محکەمەی شۆڕژگێڕانە محکەمەی شۆڕژگێڕانە ئوسلوبێکی هەبوو طریقەیەکی هەبوو محکەمەی سۆری 4 کەس دانیشتن دادگایەکیان پێکەهێنا اختصاسیان ئەسلان لە قانون نەبوو ئەمری ئەعدامی سەدان کەسیان دەیان کەسیان دەرەکرد و شۆڕش بەم شێوەی ڕۆی بەڵام شۆڕشی مەسر یەکێک لە میزە هەرە گرنگەکانی ئەوەیە بۆ یەکەم جارە لە تاریخی بەشەریەت بۆ یەکەم جارە دوای شۆڕشێکی وا گەورە بەسەر نظامێکی ملهوڕی وا گەورەیە کە 30 ساڵە گەندەڵی لە وڵاتی بڵاوە کاتەوە ئەم شۆڕشە دوای ئەوەی کە هاتە سەر دەسەڵات شەرعانەکردنی یاسای هێنایە پێشەوە یعنی هیچ کەسێک لە مەسرا بە یاسانە بێ نەگیرا نەم حاکەمەکرا نەم حاسبەکرا من حەقم نییە بەسەر ئەوە یاساکە زاڵمە یا زاڵم نییە محکەمەکە نەزیهە یا نەزیح نییە
بەڵام ئەوەی کە مهمە ئەوەیە لە مصر هیچ کەسێک نەگیراوە محاسبە نەکراوە ئللا بە یاسانە بێ لە سەرۆکەوە کە ئێستا محکومە بە موعەبەد هەتا بچووکترین کاربەدەست ئەگەر گیرا بێت و کەمترین کاربەدەستیش گیراوە و شتێ بەسرە درراوە ئەمانە هەمووی ئەو هۆکارانەیە کە من پێم وایە ئەو پەلەپەل و توندی و کەفوکوڵی کە بەلای شۆڕژگەرەکانەوە بوو هەمووی نیشتەوە دامردەوە بێ ئەوەی بگەن بە ئومێت و ئاوات و خەونەکانی خۆیان. بەڵێ کاک مەلا دێمە سەر باسێکتر لە ماوەی ڕابردوودا گلەی هەبوو لە بەڕێوەچوونی هەڵبژاردنەکان. ڕێکخراوەکانی کۆمەلگای مەدەنی خوێندنەوەیان چی بوو بۆ بەڕێوەچوونی هەڵبژاردنەکان؟ هەڵبژاردننی سەرۆکایەتی مەبەستت؟ بەڵێ. من پێم وایە ئەوەی دیارە من تازاتوەوە هەموو هەڵبژاردنەکان لێ بووم لە ورد مەتابعام کردووە. 200 ڕێکخراو لە مصر 200 ڕێکخراوی جیهانی بێلایەن سەوا مەدەنی بەیان حکومی بێ سەرپەرشتی ئەم انتخاباتیان کرد هەڵبژاردنیان کرد بە شەهادەتی هەموو عالم یەکێکە لە ئەو انتخاباتانی لە مصر لە تاریخی مصر کە دوو مۆرچی زۆر مهمی پێ بوو یەک زۆر ئازادانە بوو دوو زۆر بێگەرد بوو یعنی نەزیه بوو. ئەمە خاڵی سەرجیان کۆڵگەی سەرەکی هەڵبژاردن ئەمەیە کە ئازادانە خەڵک بە ئازادانە بڕادن بدا بە کەیفی خۆی دەنگەدا بە هەر کەسێ با بە کەیفی خۆی بێ ئەمە خاڵی یەکەم. خاڵی دووەم پاک و بێگەرد بێ نەزیه بێ بەو شێوەیە کە پێویستە بە پێی میزانە جیهانیەکان ئەم دوو صفتەی تیا هاتووە جێ انتخاباتەکە دلیلشمان ئەو هەموو دەنگەیە کە ڕووی بڵاو بووە مەسەلەن 13 کەس هەبوو بۆ هەڵبژاردنەکە بەو شێوەیە کە بینیمان هەر 13 بە قەدەرایی قورسایی خۆی دەنگی هێناوە بێ ئەوەی کەس بتوانێت فێڵێک لێ یەکتر بکات کەس بتوانێت دەنگی یەکتر بچڕێ بخۆی. ئەمە مەسلێکی مهمە. من پێم وایە دیارە هەر کەسێک کە دۆڕانی لە ئەخیرا ئەبێ قسەیە بکە ئیتر ئەیهێنێ بەسەر محکەمەیە ئەیهێنێ بەسەر نانەزاهەتی انتخاباتە ئەیهێنێ بەسەر شتێکە ئەمە مهمە. بەڵام وەکوتر ڕێکخراوەکانی کۆمەلگای مەدەنی پێیان وا بوو هەڵبژاردنێکی شەفاف و بێگەرد هەموو وەک عەرزم کردی 200 ڕێکخراو بەشداری کرد لە سەرپەرشتیکردن و مراقەبەکردنی ئەو انتخاباتە کەس گلەی وای نەبوو. طبعا هەندێک خروقاتی بەسیط کراوە خۆتەزانی وڵاتی چووک و مصر لە ڕووی سەقافی و دواکەوتوو لە ڕووی عەشایری و هەندێک عەشایری تایە لە ڕووی دەنگکردن و دەمفرۆشتنەوە خۆتەزانی 30 ساڵە ممارسی هەڵبژاردن نەکرێ بە شێوەیەکی تەزویر لە ماوەی ئەم 30 ساڵەیە ئەم هەموو ممارسەیە کراوە تۆ بە تەمابی هەندێک خروقاتی بەسیط نەکرێت کە ئەوە تەئسیر لەسەر نەمەت و نەزاهەتی انتخاباتەکە ناکامە ڕوویداوە بەڵام بە شێوەیەکی عام بە معایری عالەمی انتخاباتێکی ئەو دوو سفەتێتیا بوو یەک ئازادانە بوو دوو بێگەرد بوو. بەڵێ کاک مەلا بەهاری عەرەبی دەوترێت کە بەهاری ئیسلامیەکانە ئەم بەهاری ئیسلامیە ئەگەر ئەمە ڕاست بێم دەستەواژەیە کە دەوترێت بەهاری ئیسلامیەکانە ئەم بەهاری ئیسلامیە کاریگەریەکانی لەسەر میسر و ناوچەکە و بەتایبەتر لەسەر هەرێمی کوردستان چۆن دەبینن؟ بەڵێ حەزەکەم ئەوەت بۆ ڕاستکەمەوە من دیفاع لە زاراوەی بەهاری ئیسلامیەکە بچووکەوە هیچ منە ساڵی مانگی 5 2011 من دووسێ مەقالم نووسیوە لە کوردستان بڵاوم کردوتەوە و ناو بەهاری ئیسلامی و بەڵگەشم بۆ ئەو هەبوو کە بەهاری ئیسلامیە بەڵێ بەهاری ئیسلامیە و ئەو بەهاری ئیسلامیە من پێم وایە بۆ ئیسلامیەکان بۆ مستەمەعەکان هەمووی بۆ گەلەکانی ئەو منتیقەیە بەهارێکی درێژخایەن و چاکە پێ بەڵام بەنسبەت ئیسلامیەکانەوە من پێم وایە بەهارێکی کورتە و پاییزی یان هاوینی گەرمی زوو بەدوایە دێ. دیارە بەڵگەشت بۆ ئەوە زۆرە بە کورتی بۆ جەنابتی ڕوون بکەمەوە من پێم وایە ئەم جارە لە انتخاباتی مەجلیسی شەعبا ئیسلامیەکان بە هەردوو تەیاری ئیخوانی و سەلەفیەوە ئەم جارە بە قەجاری پێش و دەنگ ناهێنن ئەمە خاڵی یەکەم و من پێم وایە عاقلانە چ لە پەرلەمان چ لە داواکانیان چ لە ئەو یاسایانێک کە دەریان کرد زۆر هەڵەی کوشندەیان کردو بە نسبەت خۆیانەوە کە خەڵق ئێستا لیان کش بووە یعنی لیان چۆتە دواوە و حەزەرێکی وەرگرتووە و من پێم وایە زۆر بۆ دواوە دێن لە هەڵسوکەوت و تەسەڕوفا و ناتوانن وەکو جاری پێش و بەدەست بێن. من دەمەوێت بزانم بۆ چونی جەنابەت ینی زیاتر ڕوونی بکەیتەوە لە چی هاتووە لە کاتێکدا دەوترێت کە ئێستا ئیسلامیەکان و بە تایبەت ئیخوان مسلمین لە وڵاتە عەرەبیانی کە بەهاری عەرەبی تێدا یعنی لەوەدان کە دەکشن بەرەو دەسەڵات دەگرنە دەست بۆچی بەهاری ئیسلامی یاخود بەهاری ئیخوانەکان بە کورد دەزانی؟ بەڵێ بەهاری هەموو ئیسلامیەکان بەعام تەیاراتی ئیسلامی بە کورد دەزانم لەبەرەوەی یەک تەسەڕوفیان تا ساڵ ڕاست ئەوان تەنزیمەکە بەڵام 80 ساڵە لە معارەزەیە بوون قەت ڕۆژە لە ڕۆژان دەسەڵاتیان بەدەستەوە نەبووە کاتێ دێنە سەر دەسەڵات لێی نازانن باش ئەوە خاڵی یەکەم. خاڵی دووهەم تەسەڕوفی تەیارە ئیسلامیەکان لە دوای
هاتنە سەرکاریان دوای ڕوخانی ڕێمی مبارەک هەندێک تەسەڕفیان زیرەکانە نەبوو ئەتوانم تا ئەندازەیەک بڕۆم بڵێم عاقلانەش نەبوو مەسەلەن خۆیان زۆر لوت بەرزەبینی خۆیان وایە بینیە بێ هەموو دەسەڵات و مۆنۆپۆلی هەموو شتێ بکەن لە بەردەستی خۆیانە دوو کۆمەڵی درۆ دەلەسەیان بۆ خەڵک کرد کە پێویستینەوە مەسەلەن لە ئەوڵاوتیان ئێمە 130 مەقاعدی پەرلەمانمان زیاتر ناوێ قەت مانگێکی پێ نەچووتیان 150مانەوێ دوایی ویستیان هەموو پەرلەمانی مەسر بەدەست بێنن و 100 مڕشحەکانیان بڵاو کردەوە مەسەن بەناو مەسر ئەوە تەسیرێکی سلبی زۆر خراپی کردە سەریان دوو وتیان ئێمە مڕشحمان بۆ سەرۆک کۆمار هەر نابێ عەبدولمەنعیم ئەبوولفتوحیەکی لە قیادە بارزەکانیان بوو لە سەرەوەی وتی خۆم تەرشیحەکەم دەریان کرد مرشد ئەمری کرد دەریان کرد لە ئیخوان تیان ئێمە مڕشحمان نییە و خۆ تەرشیحەکەی ئێمە قبول ناکەین و هەر دەردەکەین کاتی هاتە سەر انتخاباتی سەرۆکایەتی کۆمار لە جیاتی مڕشحی دوانیان هەبوو خێرتە شاتر و محەممەد مرسی کە ئێستا خەریکە دەرەچێ و ئەیباتەوە سێ هەر نەهاتبوونە سەر حکم ویستیان کۆمەڵی تهدیدیان بڵاو کردەوە کۆمەڵی هەڕەشیان کرد هەموو شتێک گرین بەدەستەوە قواتی مەسەلحە وا لێ یەکەین شۆڕژێرەکان وا لێ یەکەین ئەو قان نەبڵاوەکەینەوە چوار خۆیان مەشغوڵ کرد بە هەندێک شتی لاوەچی و هەندێک فتوا و شەرعانەکردنی هەندێک شتی لاوەچەوە کە ئەسڵەن پێویست نەبوو مەسەرەن چ پێویستە کاتۆ لە پەرلەمانی مسر لەم کاتەیە کە مسر لە وەزعە تۆ باسی خەتەنەکردنی ژنان بکەی چ پێویستە کاتۆ لە پەرلەمانی مسر لەم کاتەیە تۆ باسی ئەو بکەی ئایا ژن بۆی هەیە خۆی بە تەلاقبان بایانە بێ هەر لە لای مێردەکەی بێ ئەو قانونی لەوە پێش قانونی خولعی پیاڵیان تۆ هەڵی بەشێنەوە ئەمە ئیشی تۆ نییە ئەی ئیسلامی لەبەرەوە خەڵک لیان کشایەوە خەڵک وای زانی ئەمانە خلافەتێک ئەمانەتی چوەک ئەفغانستان دروستەکە لەبەرەوە تۆ زێگلیان چۆدواوە پێویست بوو نەرمتر عاقلانەتر تەسەڵفکەن کە من پێم وایانەیە کرد و هەروەها کۆمەڵێک غەڵەتی تر کە ڕەنگە ئێستا معرضی ئەوە نەبێ کە من بتوانم هەمووی بۆ جەناب بدڕون کەمەوە لە بەرکوتی ماوەکە بەڵام کۆمەڵی هەڵەی کوشندەیان کرد کە من پێم وایە ئەو دەنگ و دەسەڵاتی جارانیان نامێنی بەڵێ منەمە بە دەرفەت دەزانم دەمەوێت ئەو پرسیارە بکەم ڕۆڵی ئیسلامی سیاسی لە هەرێمدا چۆن دەبینن دیارە لەسەر لەبەر ڕۆشنایی دەرچوونی ئیخوان موسلمین لە میسر و کاریگەری بەسەر پێگەی ئیسلامی سیاسی لە هەرێمی کوردستان بەڵێ سەرەتا منەمێ ئەوە بڵێم کە تەیاری ئیسلامی یان ئایدۆلۆجیتی ئیسلامی و ئیسلام گەرایە ئیسلامی سیاسی لە مەنتقەکەیان ڕوو لە هەڵچوون و گەشەکردنە تۆ بتەوێت نەتەوێت بە سێ حکم یەکەم حکمیان بوونی حیزبێکی ئیسلامی لە بەهێزترین لە ڕووی ئابووری و ئیجتیماعیەوە بوونی هێزێکی ئیسلامی لەسەر دەسەڵات لە منتقەکەیە کە ئەویش حیزبەکەی ئۆردۆگان و لە تورکیایە ئەمە یەک دوو بوونی هێزێکی ئیسلامی توندڕە لە ئێرانە کە ئەوە ماوەی 34 ساڵە لەسەر حکمە لە منتقەکەیە سێ ئەو گەشە سندنی تەیاراتی ئیسلامیە لە منتقە عەرەبیەکانە لە کاتێکە ئەمەد لە بیر بێ لە کاتێکە هەرچی ئایدۆلۆجیا و بیر و بڕوای تری ئەوە پێشی منتقەکە هەیە لە 60 ساڵی ڕابردووە سەوا ئەمانە ئیشتراکی بێ شیوعەکان بێ وەتەنیەکانی وەکو جەمال عەبدولناسر و عەبدولکەریم قاسم و عەبدولسەلام عارف و حافظ ئەسەد و عەلی عەبدوڵڵا ساڵح بێ کە هەموو ئایدۆلۆجیەتەکانی تریان تاقی کردەوە ئەمانە هەموو نەک فەشەلیان هێنا هەرچوونە زبڵدانی تاریخەوە لەبەرەوەی لە قات و قڕی و کوشتن و دیکتاتۆری و دواکەوتن و تەخەلوف و ئەمانە زیاتر هیچیان بۆ ئەم گەلانی ئەم وڵاتانە نەهێناوە گەلانی ئەم وڵاتانی ئێستا هاتوونە قۆناغی هەچی ئایدۆلۆجیەتی وەتەنی و ئیشتراکی و شیوعی و نازانچی هەیە هەمیان تاقی کردەوە یەک ئایدۆلۆجیەت ماوە تاقیکردنەوە ئەویش کە 80 ساڵە ڕاوەندرێ 80 ساڵ لەلایەن ئەم نظامانەوە ڕاوەندرێ ئەویش ئایدۆلۆجیەتی ئیسلامیە لەبەرەوە بە دەست و بەدەم و بەدان گەلانی ئەو منتقەیەش چونکە خۆیان بە ئاساس مەسڵمانن دەستی پێواگرن و تەمەسوکی پێواکەن بۆ ئەوی بێتە سەر حکم ئەبێ ئەمە یەکێکە لە قۆناغەکانی گۆڕانی کۆمەڵ کە جاران ئێمە ئەمان خوێن قۆناغی گۆڕانی کۆمەڵ لە مجتەمەعی ئێمە ئێستا وا خوازێ ئیسلامەکان ئەبێ بێنە سەر حکم ئیسلامەکان ئەبێ دەسەڵاتیانە بێ لە منتقەکەیە بەڵام چەند و چۆن و بە چ شێوەیەک و تا چەند تا ینی مدەی زەمەنیان تاکەیە بێ ئەمە ناتوانم قراری لێ بدەم بەڵام بێگومانم کە دەسەڵاتیانە بێ و لە گەشەکردن نابنەوە بەڵێ کاک مەلایەسین دەگەڕێمەوە سەر میسر لە ساڵی 2011 پاژەوەی کچێکی قیبتی موسڵمان دەبێت لەلایەن کەنیسەوە زیندانی دەکرێت ئەمە بۆ خۆی ئاماژەیە کە بەبوونی کێشەی تایفی یاخود کێشەی ئاینی لە میسردا لە ئێستای میسردا کێشەی ئاینی چۆنە قوڵتر بۆتەوە یاخود بەرەو پاشەکشە چووە دیارە ئێستا کێشەی ئاینی وەکو کێشەی ئاینی لە ناو مەسران نییە بەڵام ترس لە دڵی قبتەکان هەیە ترس لە دڵی مەسیحەکان هەیە لە مەسر لە ئایندەی خۆیان ئەم ترسا وای کردووە بە هەندێک لایانی بە ئیجابی بۆیان لەشکێتەوە ڕەنگ هەندێک لایانی سلبی هەبێ ترسەکە ئەوەیە ئەوانە ترسن ئایا ئەگەر تەیاراتی ئیسلامی بێنە سەر حکم لە ڕئیس جەمهورەوە هەتا مەجلیسی شعب و شورا هەتا حکوومەت بەدەست ئەوانەوە بێ مەسیری ئەوان چی بەسەر دێ
ئەمە ترس و تەوەجوسێکی لای ئەوان دروست کردووە کە من پێم وایە ئیخوانەکان و تەیارەتی ئیسلامی لەمەیە تا ئەندازەیەک بە عاقلانە ئیشەکەن. سەلەفیەکان ناڵێم، سەلەفیەکان و جەماعەی ئیسلامی سێ تەیار هەیە لە مەسەر، جەماعەی ئیسلامی هەیە، سەلەفی هەیە، ئیخوانەکان هەیە. ئیخوانەکان کە زۆرینەن لە ناو تەیارە ئیسلامیەکانە ئەوان بە عاقلانە تەسەڵوفەکەن. من پێم وایە مەسیحیەکانیان قبتەکانیان چۆنی ناوەنی ئەوانی غیرە مسلمان لەمە دووە مدەللترە بن لە جاران. یعنی ئیخوانەکان و تەیارە ئیسلامیەکان ئەیانوێ ڕیان چێشن بلای خۆیان، ئەیانوێ عەتفیان ڕاکێشن، ئەیانوێ تادیئەیان بکەن، تەطمینیان بکەن کە هیچیان بەسەر نایە، لەبەرەوە هەندێک مەطالیبی زۆریان بۆ جێبەجێکرێ. ئەمە لایەنێک، بەڵام بتێ و نەتەوێت لە ناو خۆیانە تەوەجوسێک یان ترسێکی زۆر گەورە مەرعوبن لەوەی کە ئایا ئیسلامیەکان بێنە سەر حکم چیان بەسەر دێ و چۆن تەعاملیان لەگەڵاکرێت. بەڵام ئەوەی کە تۆ ناوێنێ لە ئەوڵاوتت ململانەیان کێشەی سیاسی لە بینیانە زۆر بە گەوری بەدی ناکرێت. ئەوەی جاران هەبووە لە بیرن نەچی ئەوەی دوو کەچ هەبوو، نەک کچێکە گوایە مسلمان بوو بۆ مەسیحی یا مەسیحی بۆ مسلمان. ئەمانە زیاتر دەستکردی وەزارەتی داخلیە و ئەمنی ئەو کاتەی حەبیب العادلی بوو، واتە بەمە بەس دەکرا. بەڵێ بەمە بەست گەوراکرا بۆ ئەوەی بە دنیای بسەلمێنن کە ئەگەر مبارەک و نظامەکەی نەبێ مەسیحەکانی مسر خوێ. ئەمە نیشاندانی ئەوەی کە دەسەڵاتەکەی حوسنی مبارەک پارێزەری مەسیحەکان. بەڵێ ئەگەر ئەو نەبێ ئەخورێن و بە هیلاگەچن و ئانە زیاتر بۆ ئەوە بوو. حتا ئەوەی کە لە قدیسین کەنیسەی قدیسین زمانی پێش ڕوخانی ڕژێمی مبارەک ڕوویدا لە ئەسکەندەریا، ئەوە هەموو کەس دوایی زانی کە بە دەستکرد بوو، ینی هەموو ئەسڵەن تەقینەوەکەش دەستکردی جەماعەتی حەبیب العادلی بوو. بەڵێ کاگەمە لە یاسین دێنە سەر باسێکتر پەیوەندی میسر و وڵاتانی ئەقلیمی و جیهان و بە تایبەتی میسر و وڵاتانی عەرەبی لە ئێسێدا پەیوەندەکانیان چۆنە؟ دیارە مەبەستم لە میسری دوای خۆپیشاندانەکانە، میسری دوای حوسنی مبارەکە، لە ئێستادا ئەو پەیوەندیانە چۆن دەبینن بە خوێندنەوەیەوە؟ بەڵێ دیارە هەموو وڵاتانی ناوچەکە بە عەرەبی و ناعەرەبیەوە بە ئەوەی کە پێڵێن وڵاتی ئیسرائیلەوە تا ئەکاتە ئێران هەمووی زۆر بە تەرەقوبەوە داهاتووی مصر و دەسەڵاتی داهاتووی مصر ئەبینن و هەمیان چاوەڕێن بە لەحفەوە بزانێت چ تەیارێک چ هێزێک دەسەڵاتدارە بێت لە وڵاتەیە، لە ڕئیس وزەراوە تا مەجلیسی شەعب و تا سەرۆکایەتی کۆماریش. ئەمانە خەڵق هەوڵەدا بزانێت چۆن چۆنە بێ. بەڵام من پێم وایە خودی بوونی تەیاراتی ئیسلامی لە مصر ئەوەندەی لە ناو خۆیان خۆیان بە خراپی و بە هەڵەشەی ئەبینن، بەڵام وەکو ئەوەی کە قسەیەکی کوردیە لە دەنگی دەهۆڵ لە دوور خۆشە. من پێم وایە هەنگاوێکی قەفزەیەکی نەوعی ئەدا بە گەشەکردنی تەیاراتی ئیسلامی لە هەموو مەنتیقەکەیە، سەوا لە کوردستانە بێ، لە سووریایە بێ، لە یەمەن بێ، لە هەر شوێنێک بێ، تەیاراتی ئیسلامی سیاسی بەسەر کەوتنی ئیسلامی سیاسی لە مەسر تا ئەندازەیە قەفزەیەکی نەوعی گەورە بەخۆیانەوە ئەبینن و حتا من پێم وایە ئەگاتە قۆناغی تا ئەندازەیەک لە خۆبایی بوونیش کە ئەوە بە مستەقبەل زەرەرە شتێتەوە بە سەریانەنێک بە قازانج. بەڵێ کاک مەلا یاسین، بابەتێکی تر کە دەمەوێت لەسەری بۆستین بەڕاستی خوێندنەوەتان بۆ پەیوەندی عەرەب و ئیسرائیل و بە تایبەتی پەیوەندی نێوان میسر و ئیسرائیل چییە؟ بەڵێ دیارە هەم ئیخوانەکان هەموو تەیارە ئیسلامیەکانی مصر لەوە تێگەیشتون کە ئەوان لەم کاتەیە مصر لە قۆناغەکانیە بتوانێت نەشەڕ بکات لەگەڵ ئیسرائیلە و نەعەلاقاتی لەگەڵ ئیسرائیلە تێک بدات. مەشاکل دروستە بێ، مەشاکلی بەسیتی کە بەم فاوزە ئەومانە هەل بکرێ، بەڵام بگاتە قۆناغی ئەوەی کە معاهدەکان هەڵوەشێنەوە، ئەوەی کە سادات کردوێتی لەوە پێش ئەوان لێ پەشیمان ببنەوە، چکامانە معاهداتی دەولی ئەوە پێم وایە معاهداتی دەولیە من پێم وانە بتوانن ئەوە بکەن و ناگەن ئەو قۆناغە. هەم یعنی جەنابەت ئاگاداری سەلەفیەکان یەکێک لە قیادەکانیان کەلامیان تونترن، سەلەفیەکانی ئەعلانیان کەوتیان ئێمە هیچ معاهدەیەک لەگەڵ ئیسرائیل تێک نادەین. لەبەرەوە من پێم وایە بای ئەوەندە عەقلیان هەیە، چونکە بەڵام پێت وایە لەگەڵ هاتنە سەر دەسەڵاتی ئیخوانەکان بە خۆی جۆرێک لە جۆرەکان گرژی دروست نەبێت لە نێوان پەیوەندیەکانی میسر و ئیسرائیلدا؟ ئێستا ئەوەی من ئاگام لێ بە ئیسرائیل لە هەموو شوێنێک زیاتر ئەترسێ و لە هەموو شوێنێک زیاتر بیلەوە ئەکاتەوە کە ئایا چێتە سەر حکم لە مەسر، هەر مەسر نییە بەتەنیا، چێتە سەر حکم لە سووریای دوای بەشار الئەسەدا، ئەمەش بەلای ئەوانەوە مهمە. من پێم وایە ئەم تەوەجوسە هەیە لەلای جوولەکە، یانی لەلای دەوڵەتی ئیسرائیل، بەڵام ناگاتە ئەو قۆناغی کە ئەوان لەوە بترسن نەجەنگ ڕوو بدا ئێستا لەم فترە نزیکەیە و نەعەلاقاتەکە لەگەڵ مەسر بەقەدرایی ئەوەندە تێک بچێکە پشت بکەنە یەکتریا و معاهدەکان هەڵوەشێنەوە. خوێندنەوەتان بۆ پەیوەندی عەرەب و ئیسرائیل چۆنە، ینی بەگشتی نەک بە تەنیا لە میسر؟
عرب دوو نوعە یەک نوع نییە. مصر من توانی بە عرب و نەعرب بۆ سێری بکەین. مصر شتێکی تیا هەیە کە عقیدەتیە لەگەڵ شیری دایکە هەموو مصریەک خواردوێتی کە ناتوانێ ممکن نییە لەگەڵ جوولەکەیان نە هەڵکە نە ئاش بێتەوە نەبژی بەیەکەوە. ئەمە لە مصر کۆتایی پێهاتوە. هیچ عربێکی مصری هیچ مصریەک ڕۆژە لە ڕۆژان بیر لەوە ناکاتەوە بتوانێت بژی لەگەڵ شیرا خواردویانە و هەر قیادەیەک هەر سەرکردەیەک هەر کەس ڕێکخراوێکی سیاسی لە مصرا بێوێ خۆی بسووتێنێ تەواو ببێ لە مصرا ئەبێ بازەوە بکە کە لەگەڵ ئیسرائیلە ئاش دەبنەوە یان یەکەگرن یا بەیەکەوە ژین یا شتێک لەم بابەت ئەوە مصر. بەڵام عرب تۆ ئەگەر عربی قەتەر و ئیمارات حساب بکەی ئەگەر عربی سعودی حساب بکەی ئەگەر عربی لەبەر ڕۆشنایی بەهاری عربی پرسیارەکە ئەوەیە. بەڵێ ئەخر ئەمەیە مۆزوع کە سووریاش من پێم وایە بە هەمان شێوەی مەسر بیرەکەنەوە بە تایبەت ئیسلامەکانیان فقط ئیسلامەکانیان تیار ئیسلامەکان جنە تیارە شۆڕژەکانی تری سووریا من پێم وانەوە بیرکەنەوە. بەڵام لە خەلیج و ئەوانە ئەسڵەن مشکلەیەکی وانە لە بینی عرب و ئیسرائیل تەنها مشکلەی دەولی هەیە مشکلی منافەساتی سیاسی هەیە لە بینی گەشەکردن و ناگەشەکردنی وڵاتێک تا وڵاتی تر. کەواتە بیرکردنەوەی عربی مەسر لەگەڵ عربەکانی تر فەرقی هەیە. بەهاری عربی بیا بەهاری ئیسلامی بیا هەرچێک بێ کە جەنابەت ناوێنی و بیرکردنەوەی سووریا لەگەڵ ئیسرائیل لەگەڵ بیرکردنەوەی وڵاتەکانی تری عرب فەرقی زۆرە. پێویستە ئێمە ئەومان ئاگا لێبێ. بەڵێ مەلا یاسین نوێنەری یەکێتی نیشتیمانی کوردستان لە قاهیرە زۆر سپاس بۆ ڕوونکردنەوەکانت. سپاس بۆ ئامادەبوونت. سپاس بۆ ئێوەش. بینەرانی عزیزی نارتی تا چاوپێکەوتنی دیکار شاد و ئاسوودە بن.